ناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەکەماندا بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. تەوەری ئەمڕۆی بەرنامەکەمان تایبەتە بە ئەدەب و خاوەنددارێتی ئەدەب لە ڕوانگەی ئیسلامەوە. ئەدەبدارەتی یا خاوەنددارێتی واتە داڕشتن و بنیادنانی کەسایەتێکی پڕ لە ئەدەب و شەرم و حەیا کە هەموو کۆمەڵگە سوودبەخش و ئارام بن لێ و لێی بحەوێنەوە. بەڵام زۆر جار ئەم دەستەواژەیە مەفهوم و واتایەکی هەڵەی بۆ دەستنیشان دەکرێت بەو مانایی کە کەسی خاوەن ئەدەب بریتە لەو کەسەی کە بە هەموو ستەم و زڵمی کەسانی بەرامبەری ڕازی بێ. لە کاتێکدا مرۆڤی موسڵمان دەبێت تەواو مایی ئارامی و حەوانەوەی کۆمەڵگە بێت، بەڵام نابێت ئەم ئارامیەی لەسەر حسابی خودی خۆی بێت و کەسانی دەوروبەری ستەمی لێ بکەن. ئەدەب چییە و تێڕوانینی ئیسلام بۆ ئەدەب چییە؟ ئیسلام چۆن کەسایەتێکی پڕ لە ئەدەبدا دەڕێژێت و لە فریودەرێتی کەسانی تر دەیپارێزێ؟ مەرجەکانی کەسایەتی ئەدەبدار چین؟ بۆ وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تر میوانداری زۆر بەڕێز مامۆستا دیار شێخ محەممەدمان کردووە، مامۆستای پەیمانگای زانستە ئیسلامیەکان. مامۆستایان زۆر بەخراتن دەکەین. سەرەتا پێمان خۆشە بپرسین، ئایا شەرع لە ڕووی پەروەردەییەوە کەسایەتێکی بە ئەدەبمان بۆ دادەڕێژێ و دەستنیشان دەکات، یا وەک بڵێ کاڵایەکە و بە باڵای ئەو کەسەدا دەیبڕێ؟ بلى. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين، وصلي وسلم على المبعوث رحمة للعالمين وهداية للحائرين، سيدنا وحبيبنا وأستاذنا وعظيمنا وقائدنا وقدوتنا وأسوتنا ونبينا ورسولنا وكهفنا وكنفنا وسندنا ومعلمنا ومنقذنا ومرشدنا ومربينا وتاج رؤوسنا وقرة أعيننا وطب قلوبنا وحادي أرواحنا مولانا محمد وعلى آله وأصحابه وأحبابه وأتباعه وحزبه وجنده ومن اقتدى بهديه واستنى بسنته واقتفى أثره إلى يوم الدين. بيشكي دەستخۆشی لێ یەکەم، خوای تەعالا بیخاتە میزانی حەسەناتی هەموو لایەکەوە. ئەدەب ئەو مستەلەحە بەڕێزەیە، ئەو مستەلەحە گرنگەیە کە لە پێناویە پێغەمبەران نێراوە و کتێبەکانیش دابەزیون. بەڵکو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحە کە ئیمامی بوخاری لە ئەدەب المفرد ئەگەڕێتەوە، ئەفەرمێ إنما بعثت لأتمم صالح الأخلاق، للفظ إمام أحمد مكارم الأخلاق. طبعا إما أدب أخلاق روشت تربية وبروردة وأمانة هموي علاقة ومعاملة وبيونديك الراستة وخويان هي بيكوا، يعني جوازي هي بلام لا تحصيل حاصلك أجنوا بيك. إنما بعث ليتمم صالح الأخلاق، إنما أداة حصرة في غمر صلى الله عليه وسلم، يعني حصري نبوة وحي كردوها لويا كهاتوا أخلاق برزة بالا بهاكان تواوكا صلى الله عليه وسلم، كواتا أخلاقي جوانو أدبي راقي أدبي عالي أدبي غالي تربية وبروردة لبيش بيغمبروا هبوا بلكو لآدموا عليه السلام لزاري كركي آدموا كناوي هابيل كاتك تقابيل أيوة بيكوجي هابيل فرمين لئن بسطت إلي يدك لتقتلني ما أنا بباسطي يدي إليك لأقتلك. أجر تو دز غراك يشي وبدأ من كوجي بخوا من دز راناك يشمو توب كوجموا إني أخاف الله رب العالمين. كواتا أم أدبا أم أخلاقا أم روشت برزانة هلا أصلي تكوينه وهبوه بلامي تر وحي ونبوته بيغمبران وكوتن بو أوهاتوا بو أوي أم كسانا أم زاتانا أم روحانا أم جستانا هميشة كساني كان لي درچيت كوكو ملائكي آسمان بن بو يخواي پروردگار ملائكي آسماني خصوتا خزمتي أم خلقانه وله معقبات من بين يديه ومن خلفه يحفظونه من أمر الله، يعني يحفظونه من قدر الله. يعني ملائكة لقلتها بشوار ساعات وشوي ليلة القدر ولا مزقوتا كان ولا شويني درس وتدريسا ولا مالا كان كسورة بقرة وكقرآن تياب خوين ري ولا شويني عباداته. أما بو تشي هاتوا بو أوي بيما مبلغ خواي پروردگار جل جلاله أمي إنسان كان ومروفا كان برز كما و بيان خما آستي ملائكة وبرستيش، چونکە ئێمە لای ئێمە پێغەمبەران شیرینترن لای خوا لە مەلائیکە. کەواتە ئەدەب وەکو وتم مەجموعە منزومەیەکی متەکامیلە، هەرچیەک باسی خێرکە و باسی باشە و چاکە و پاکە بکات ئەوە پێ ئەوترێ ئەدەب. و ئەدەبی شتێکە لە هەموو شتێکە هەیە، یعنی شتێک لە هەموو
کونجێکە لە هەموو زاویەیەکە لە هەموو شوێنێکە ئەدەب هەیە لەگەڵ هەموو کەسێکە لەگەڵ هەموو زاتێکە لەگەڵ هەموو کارێکە لەگەڵ هەموو کردارێکە لەگەڵ هەموو گفتارێکە ئەدەبی یعنی هەموو ئەدەبی لەگەڵایە. بڵێ دەتوانین بڵین ئەدەب زاراوەیەکە لە زاراوەکانی ئیسلام یعنی تایبەتمەندە بە ئیسلامەوە. طبعا هەموو زاراوەیەک هەموو شەیەکی خەیر هەموو شەیەکی چاک هەموو مستەلەحێکی ڕەبانی پێغەمبەران تایە شەریک بوون بەڵام بە جیاوازی مثلا لەم زیاتر لەم کەمتر لەم بە ئیجمالی لەو بە تەفسیلی لەم بە یعنی شتەکە لە ئەساسەوە موجودە هەیە یعنی بەڵام یعنی لە دینی ئێمەیە لە ئاینی ئێمەیە لای پێغەمبەری ئێمە لە قاموسی ئێمەیە قاموسی ئومەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم زیاتر زەق بۆتەوە زیاتر بە تەفسیل باس کراوە زیاتر ئیحتیمامی پێدراوە زیاتر قورئانی ئێمە لە ئەلیف و تایا لە بیدایە و تا نیهایە لە فاتحە و تا ناس ئەگەر جەولەیەکی تیا بکەیت و بە حەدیقە و بێستانی قورئانە بگەڕێیت یەک پارچەیە لە ئەخلاق و ئاداب یەک پارچەیە لە ڕەوشی بەرز بەڵکو ثلثی قورئان باسی ئەخلاقە ثلثی قورئان باسی ئەخلاقە. بەڵێ زۆر جار وا دەردەکەوێت ئەو کەسەی کە خاوەن ئەدەب و وێڵە یان بە کەسێکی بە ئەدەب دەژمێردێ وەکو کەسێکی بێدەسەڵات و زەبوون سیر دەکرێت لە کۆمەڵگە. ئیسلام چۆن دەتوانێت کەسایەتێکی بە ئەدەبی کامل دەستنیشان بکەیان دابڕێژێ و لە فری و دەرێتی کەسانی تریش بیپارێزێ. کاتێ ئێمە دەعوا و بانخوازی ئەەکەین بۆ ئەدەب بانخوازی نییە بۆ ئینسانی بێدەسەڵات و ئینسانی دەستپی ئینسانی لاواز ئینسانێک کە سکوتی کرد بێ کە لا يحرك ساكنة کە هیچ موقعێکی نەبێ لە ئیعرابە بەڵکو ئێمە بۆیە باسی ئەدەب ئەەکەین بۆی ئینسانێکی متکامل دەچێت لە مجتمعە بۆی ئینسانێک بێ کە فعلا تەمثیلی ئیسلام بکات و ئینسانێک بێ فعلا تەمثیلی رسول الله بکە عليه الصلاة والسلام چونکە پێناسەی عائشە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ کان خلقه القرآن ئەخلاق و ئادابی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک پارچەوە لە قورئان یەک پارچەوە لە وحی یەک پارچەوە لە جبریل یەک پارچەوە لە ریسالە و پەیامی ئاسمان بۆ پەیامی پەروەردگار بۆ ئەو صلی الله عليه وسلم کەواتە ئێمە کاتێک کە دعوا ئەەکەین بۆ ئەدەب کە بانخوا یعنی بانگەواز دەکەین بۆ ئەدەب و هاوارەکەین بۆ ئەدەب و ئەخلاق و ڕەوشتی بەرز و بەها و جوان و چاک ئەمانەوەی ئینسانێکی چاکی لێ دەرچێ ئینسانێکی فعال ئینسانێکی ئیجابی نەک ئینسانێکی سەلبی نەک ئینسانێکی مردوو نەک ئینسانە بێ بەلاشە زیندوو بێ بەدڵ مردوو بێ لە عەقڵا مردوو بێ کەم دەسەڵات بێ دەرامەت بێ نەتوانێت هیچ شتێ بکە قورئان هەمیشە لەگەڵ چیە لەگەڵ حرەکایە فامشوا في مناكبها وكلوا من رزقي إذا نودي للصلاة من يوم الجمعة فامشوا وانية فاسعوا إلى ذكر الله باسي نيجك أفرمي وأقيموا الصلاة إقامة صلاة يعني بقيتوا قولي رايقرن وآتوا الزكاة أمانة همي باسي حركية باسي أويك إنسان كان بيد صلاة نبن أدب وما لي أكاد سنورة كان بزانين حدودەکان بزانین مامەڵەکردن چۆن بێت ئەمەیە ئەدەب نەک ئەوە بێ من یعنی لە کەنارێکە دانیشم لە زاویەکە لە سوچێکە ئیتر یعنی نەچ بە ناو خەڵک و مامەڵە لەگەڵ خەڵکانەکەم. بەڵام بۆچی زۆربەی ئەوانەی کە لە کۆمەڵگەدا خاوەن ئەدەبێکی بەرزی جوانن لە تەعاملکردنیان لەگەڵ دەوروبەر لەگەڵ دراوسێ تەنان لەگەڵ ئاژەڵەکانیشدا تا ڕاتەیە بە مرۆڤانێک ناسراون کە ئامادەن هەموو زوڵمێکیش لە بەرامبەر خۆیان قبول بکەن. يعني ئەمەش پێویستی بەڕاستکردنەوەیە ئێمە دائما ئیسلام دعوە بۆ ئەوە ناکات ئێمە ئەگەر بووین بە کەسێکی محتەرەم و مؤدەب و بە ئەخلاق و بە ڕەوشمان بەرز بێ ماف خوراو بین و زوڵممان لێ بکرێ و ستەممان لێ بکرێ و وەکو چۆن لە دینی مەسیحیەتە هەیە ئەگەر زلەیەکی یا لە ڕاستت چەپیژی خۆت چەپیژی بدەرێ باز زلەیە کێژ لێ بدە ئەمە لە ئیسلامی ئێمە مەرفوضە بەڵکو ئێمە لە قورئانە فێرمان ئەکات وإن عاقبتم فعاقبوا فيما عوقبتم به ولئن صبرتم لهو خير للصابرين. طب إنسان أتواني صبر كات تحملي هبيت بلام لهمان كاتك كدا صلاة هبو كاتك توانيت أجر يعني نيني تكاراو ونيني أرزي واقع تو تاوان باري تو أبي إنسان نا أبي يعني شيطانك ناطق نبي ولا همان كاتا ساكتيكي نبي لسر حق عن الحق يعني كاتي ما فكان بيني نبي دنگ بيلي وكاتيكيش كقصد كر وكو شيطان قصنكي وإنما إما أبي شي بي خدو عين عرب الله يعني أبي توازن رابقين لمسائل كان إن إنساني مؤدب يعني إنساني يعني أولي إنساني ما
خوراو ئینسانێک بێ کە هیچ يعني حسابێکی بۆ نەکرێت مجتمع بالعكس ئینسانی بە ئەدەب و بەعاب و متربي ومحترم وصاحب أخلاق أو كسية كتمثيلي محمد أكا عليه الصلاة والسلام لها مو جانب إلى جانب جيانا ودا صلاة يبيو تداخلي تيا أكات بله مامۆستایان هەنگاوەکانی دروستکردنی کەسایەتێکی بە ئەدەب ئیسلام ئەم هەنگاوانە چۆن هەڵدەگرێت بۆ ئەوەی مرۆڤێک بە تەواوی ئەدەبێکی جوانە بنێرێتە نێو کۆمەڵگە و نە خەڵکانی تر فری بدەن نەبێتەوە کاری فریدانی کەسانی تریش. ئێمە ئەبێ جارێ ڕوو بکەینە یعنی ماڵەکان زۆر مهمە سەرەتا خێزان کاتێک کە ئینسان کە خێزان نەواتێکدا ئەنێ لە مجتەمەعا خێزانێکدا ئەنێت و سرەیەکی ئەبێت ئەسڵ وایە ئەم کەسە طبعا من خطابم موجه بۆ مسلمانان خطابم قسەم موجهە بۆ کەسێک کە خۆی بە ئومەتی رسول الله دابنێ عليه الصلاة والسلام ئەمە پێویستە جارێکی بکە جارێک قاعدەیەک دانێ بۆ خۆی ئەساسێکی هەبێ بناغەیەکی هەبێ یەک مجموعی متكامل بێ لە ئەخلاق و لە ئەخلاقیات و لە مەکاریمی ئەخلاق و مەحاسینی ئەخلاق و لە ئاداب بەرزەکانی ئیسلام ئەمەش بەچیت جزئێکی لای خۆی هەیە جزئێکی لای ئەو کەسە هەیە ئەگەر گەنجەش نییە ناو ئەگەر کچە شووی کردووە جزئەکەی پێویستی پێ بە هەوڵدان و بە مامەڵەکردن و بە فێربوون و بە تەعەلوم و بە حرەکەکردن و بە سوئالکردن و بە پرسیارکردن و بە چووبوون بۆی و ئەمانە هەمووی پێویستە بۆ ئەمەی ئەم کەسە کە جارێ خۆی متكامل بێ اینجا مناڵەکەی متكامل بێ من لم يكن لنفسه كيف يكون لغيره ئەگەر یەکێ بۆ خۆی نەبێت چۆن بۆ غیری خۆیە بێ فأصل وایە جارێ خۆمان بۆیە قوا أنفسكم وأهليكم نارا ئیمامی عەلی بەڕەحمەت بێ لە تەفسیری ئەو ئاەتە ئەفەرمێ ئەدیبوهم وعلموهم بۆیە هەر لە قورئانی جا کاتێک کە پێناسەی پێغەمبەرەکە عەلەیهی سڵاتو وسەلام فەرمێ لیوزەکیهم ویعلمهم الکتاب والحکمە کەواتە تەزکیە پێش تەعلیم زوویش لە شەستەکان و پەنجاکان و چلەکانە وەزارەتی تەربیە و تەعلیم هەبووە کەواتە پەروەردە پێش تەعلیم لە قیامەتە خوای تەعالا محاسبە لەوانەیە محاسبە نەکا بۆ ئەوەی کە مناڵەکەت بۆ بەکالۆریۆسی تەواو نەکردووە و ماجستێری نییە و دکتۆر نەبووە بەڵام محاسبەتەکە لەسەر تەربیە و پەروەردەی کەواتە پێویستمان بەم ئینسانەیە کە خۆی وەکو باوک وەکو دایک ئینسانێکی متكامل بێ وەکو وتم بەو شتانەی کە هەوڵی بۆ ئەدات و فێر بێت چونکە ئینسانە بێت طالبی علم بێ طالبی ئەخلاق بێ طالبی فەهم بێ طالبی حلم بێ طالبی علم بێ هەتا کاتی مردن مع المحبرة إلى المقبرة إمامي أحمد فرمي من المهد إلى اللحد وكو معناه حديث نية أما لمنالي وأبي إنسان طالبي هتا قبرسان وكاتي كيخنا جورك فأما أوما في جينا كم إنسان كمتكامل بو أم كسل جياني أم منالي أبي بطل أبي بكس بأكتريكي زور جرينك چونکە مناڵ دوو ئەکتەر هەیە لە ژیانیا زۆر مهمن یەکیان ناوی باوەیە یەکیان ناوی دایەیە فەبێ ئەم باو دایە خۆیان متكاملکە اینجا مناڵەکە متكاملکە خۆی جگەرە کێش بێت چۆنە بێ بە کوڕەکەی بڵێ جگەرەمە کێشە ئەی لەوە ناترسێ کوڕەکەی بڵێ باوەک یانای قۆ بۆ جگەرە کێشی ئەی لەوە ناترسێ کەواتە ئێمە بۆ ئەوەی ئینسانێکی باش و ساغ و سەلیم ئینسانێکی کە هەمیشە یعنی خەڵکەکان سوودی لێ بین و خەڵکەکان ئیسراحەت کەن لێی ئیسراحەت کەن کاتێککە ئیبینن ئەبێ هەوڵ بدات ئەم ماڵەی ببێ بە کوتلێک لە ئیمان کوتلێک لە قورئان کوتلێک لە عیلم کوتلێک لە حلم کوتلێک لە پرسیاری خێر بۆ ئەوەی ئەم مجتەمەع هەمووی چی بێ هەمووی چونکە رسول الله صلى الله عليه وسلم ئاوا فێری سەحابەکانی کرد زیاتر بە کەلیمە نەبوو زیاتر بە فعل بوو ئەنەسی کوڕی مالک وەکو لە بوخاریە هاتووە ئەفەرمێت رأيت رسول الله صلى الله عليه وسلم يسلم على الصبيان پیغمبری خوان بینی علیه الصلاة والسلام سلامی لە گشکەکانە کرد مناڵەکان لە ڕیوایەتێکی کەیە لای مسلم ئیمامی ئەحمەد ئەنەس خۆی سلامی کرد لە مناڵەکان برادێکی وتی ئەنەس ئەوانە مناڵ عەقلیان پێ ناشکێ سلامی چیان لێکەی فەرمووی هەکەدا رأيت رسول الله صلى الله عليه وسلم من ئاوا پێغەمبەرم بینی کەسە ئەوە فێری ئەنەسی کردووە ئەوە ئەنەسی فێر کردووە بۆ ئەوەی کە گەورە بوو فعلا تطبیق و جێبەجێیکە ئاوایە مەسەلەکان ئێمە شتەکان ناکەین خۆمان ئیستعدادمان تیان نییە ئەمانەوێ مناڵەکەیش باش بێ ئەمانەوێ مناڵێکی باشیش تەقدیمی مجتەمەعکەین سەرچاوەیەکی باش بێ بۆ مجتەمەع کاکە ئاخر تۆ خۆت تیاد نییە و مستعیدیش نیت تیاتا بێ فێر بیت بۆیە مناڵەکەیش ئاوا لەدەست دەرەچێت مامۆستایان جەنابتان فەرمووتان کە ژینگەی یەکەم بۆ پەروەردەکردن و ئەدەبدادانی کەسایەتیەکی کامل ماڵەوەیە ئەگەر ژینگەی نێوماڵ ئەو ئارامی و پەروەردەکردن و ئەدەبدادانەی تێدا نەبێت ئەو کاتە ئەرکی پەروەردەکردن و پێگەیاندنی ئەم نەوەی ئەکەوێتە ئەستۆیکێ ئەگەر ئەو ماڵە تیای نەبوو
دوور لە ئاداب و تێگەیشتنی ئیسلامی بێ یام تیان نەبێ یام ئەم نەوەیە هەر ئەو ماڵەی نەبوو سەرگەردان و بێنەوا بوو ئەسڵ وایە ئێمە خۆی تەعالا شتێکی پێبەخشی ناوی عەقڵە عەقڵیش مەناتی تەکلیفە هەچ کاتێک کەسێ عەقڵی نەبوو بێعەقڵ بوو ئەوە تەکلیفی لەسەر نییە عیباداتی لەسەر نییە نوێژ ناکات ڕۆژوو ناگرێ زەکات نادا ناچێ بۆ حەج مەثەلەن هەچ کاتێک عەقڵی هەبوو هەموو کەسێک ئەبێ خۆ پرسیارێ بکا بۆ چی باشە بۆی و چی خراپە بۆی ئەبێ کاتێک کە عەقڵی پێبەخشیوە باحث بێ لەسەر حەقیقەت وەکو سەلمانی فارسی چۆن ئەهلی تاریخ پێڵێن الباحث عن الحقیقة ئەبێ ئینسان بەحث کا لەسەر حەقیقەت و لەسەر بۆ ئەوەی کە ببێ بە فعلەن بە پیاوێکی ناو پیاوان دوور بێتەوە لە هەرزە و هەرزەکاری و لە مڕاهەقە ئەم عەقڵە دافعێکی زۆر مهمە پاڵنەرێکی زۆر مهمە بەڵام بەمەرجێک کەسەکان بزانن يعني ڕێز بۆ عەقڵی خۆی دانێت بۆیە عائشە رضی الله تعالى عنها ئەفەرمێن لە دوای نیعمەتی ئیمان نیعمەتی عەقڵە دوای ئەوەی حەمد و سەنا ئەکەم بۆ نیعمەتی ئیمان حەمد و سەنا ئەکەم بۆ حەمد و سەنای خوا ئەکەم بۆ نیعمەتی عەقڵ ئەم عەقڵە کێشەکە لەوایە خوای تەعالا عەقڵی پێداوین بەڵام سکوتمان پێکردووە خوای تەعالا عەقڵی پێداوین بەڵام خەومان لێکەوتووە ئاگامان بەخەبەر نین يعني نەمان خسۆتە گەڕ ئەسڵ وایە ئەم عەقڵە باحث بێ سەبەب بێ پاڵنەر بێ بۆ ئەو کەسانە پێویستمان بەوەیە کە فێر بین ئێمە بۆچی هاتوین سەر دنیا بۆی فێر بین والله أخرجكم من بطون أمهاتكم لا تعلمون شيئا وجعل لكم السمع والأبصار والأفئدة لعلكم تشكرون طبعا ما دام آلاتي تعلمي بيداوين كجوي وشاو زبان ودل وفؤاد ما بس دمجة يعني أما بو أوي كإنسان كان فير بن نك إنسان كان هرب منالي بجين وهرب منالي بمنوا جاري واحد شوار بينج منالي جير منال هرب مناله جاری وایە 4-5 مناڵیژی هەیە لە کاتی حادیسەکانە و لە کاتی کێشەکانە لەوانەیە دەستیش کاتە گریان ئەگەر ژەمێ نانی نەیتێ لەوانەیە تێر بگری ئەگەر ژەمێ نیسکێنەی هەبێ لەوانەیە دەمانچەی پێ بێت چواردەخۆرێ بنێ بە مجەمیدەکەەوە لە بەرەوەی گۆشتی تیا و لێ نەراوە فئەمە پێویستی بەچێ پێویستی بەوەی ئەم ئینسانانە ئەم زاتانە چاو بکەن لە خەڵکە چاکەکان لە باشەکان قورئان فەرمێ كونوا مع الصادقين نافەرمێ كونوا من الصادقين فەرمێ مع ئەبێ لەگەڵ یان نابین تۆ شتێکی باشە هەیە با تەقلید دەکەم شتێکی خراپە هەیە دوور لە جەنابە ئەی خەمە ئەولاوە باسی ناکەم ئەوە ڕەسوڵ الله فەرموویەتی وەکو لە موسلیمە هاتووە الحکمة ضالة المؤمن حکمت شتی باش شتی بەها شتی غالی شتی عالی ضالەی مؤمنە یعنی شتێکە دۆزراوەی ئیماندارە دۆزراوەی مسلمانە لە هەچ کەسێکەوە بۆ وەریگرە هەر کەسێک هەر دینی هەر چیەک هەیە بەڵام شتێکی باش بوو هەموو عاقڵەکان کە بڵێن باشە تۆش وەریگرە بەڵام مامۆستایان عەقلیش هەر وەکو شتێکە داینامۆیە کە پێویستی بە جوڵان هەر وەکو خوای گەورە لە قورئانە فەرمێ بیری مسلمانەکان بخەنەوە بۆی تێبگەن بیر بکەنەوە ینی لە کۆمەڵگەیەکی وەکو قوڕەیشە ئەگەر دڵسۆزێک و پەیامبەرێکی بەڕێز وەکو محەممەد نەوایە صلی الله علیه وسلم و ماڵێکی وەکو ماڵی ئەرقەمی کوڕی ئەبیل ئەرقەمی بۆ تەرخان نەکردن پێ ئەچوو هەمویان هەر لە جەهالەت و نەزانیە ئەمانەوە لە کاتێکا دواتر ئەبنە سەردارانی مێژووی مرۆڤایەتی دوای ئەوەی عەقڵ کە ئیشی نەکرد اینجا ئەبێ عاقڵەکان بێنە پێشەوە ئەبێ کەسە عاقڵەکان بێنە مەیدان وەکو ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم کە باشترین و گەورەترین نمونەیە کە جەناب هێناتەوە کە لە ناو 360 بتا أيقول لا إله إلا الله تفلحوا أجعل الآلهة إلها واحدة إن هذا لشيء عجاب ئەوە ئەڵێ یەک خوا هەیە ئێمە 360 مان هەیە بەڵامە عەجیبە بۆیە هاتە ناویان صلی الله عليه وسلم و عەزیەت دراو پیسایی حشتریان کرد بە سەر و لاشەیە صلی الله عليه وسلم و لە کاتی سوژدەیە قاچیان سەر ملی مبارەکی صلی الله عليه وسلم لە پێناوی پەروەردگارە کەواتە عاقڵەکان ئەبێ بێنە پێشەوە جزئێ لەوانە کە دوعاتەکان ڕوعاتەکان ئەوەی خۆی بە داعی و ڕاعیە زانێ و خۆشی بە واعیە زانێ لە هەمان کاتە داعی یعنی بانخواز ڕاعیش کە خۆی بە شوانی ئەو خەڵکە زانێ واعیش ئەوەیە کە عاقڵە و وەعی هەیە کە فەهمی هەیە ئەمە ئیشی ئەوەیە خەڵک تەنبیه کات کاکە وەرە ئەمە چاکە بیکە ئەمە خراپە مەیکە بچۆ پێشەوە وەرە دواوە دانی ئاوا دانیشە ئاوا مەکە ئەمە جزئێک لە مجتەمع جزئی دووهەمی ئەم هەموو فەزڵی خوای تەعالا ئەم هەموو تەلڤیزیۆن و ئەم هەموو يعني آلاتی گەیاندن و ڕادیۆیە تلڤیزیۆنە سێتەلایتە نازانمەوەی کە هەیە و نییە و ئەوەی کە زۆربەی نازانم ئەمانە هاتوون بۆ ئەوەی خزمەتی ئینسانیەت بکەن بۆ ئەوی هەموو تەیارەکان بەس واز لە ئیسلام بێنێتەوە هەرچی تەیار هەیە ئیدعای ئادابەکە ئیدعای ئەدەبەکە هەمووی ئیسە یەک تەیار بۆ بێنە پێش خۆی سەراحەتەن بڵێ مەسەلەن من بێ ئەدەبم ئەبەدەن وای نەوتووە بەڵام ئەو تەڕحەی کە کردوێتی لەناو مجتەمەعا خۆی بە قیمەی ئەدەب ئەزانێ و خۆی بە قیمەی صاحبی ئەخلاق ئەزانێ فەمادەم وایە وەرن با هەمومان متفق بین لەسەر ڕەوشتە جوانە بەرزەکان
هەموو عاقلەکان بڵێن ئەمە چاکە ئەمە خراپە ئەمە بچۆرە پێش ئەمە بڤەیە ئەمە مەکە ئەمە بکە ئەمە حەڵاڵە ئەمە حرامە بە نەزەری عەقڵ جارێ دینەکان نواز لێبێنن بۆی هەمومان متفق بین هەرچی تلڤیزیۆن و یعنی ئالاتی پەیوەندی و ئیتیصال و ئام شتانە هەیە بۆ ئەوەی چی بۆ ئەوەی ئەم مجتەمەع ڕزگارکەین لەم وەکو جەناب فەرموو لەم بێ ئەدەبیە لەم بێ عەهەبیە لەم بێ تەربیەتیە لەم بێ پەروەردەییە بۆی ئینسانەکان پەروەردەکەین ئێمە کاتێک کە باسی پەروەردەکەین جوزئێکی عایدی خەڵکە جزئی دووهەمی عایدی خوای پەروەردگارە هەر زانایانی ئێمە وتویانە ئیبن القەییم بەڕەحمەت بێ فەرمێ ئاداب سێ جۆرە ئەدەبێکیان لەگەڵ خوایە ئەدەبێک لەگەڵ پێغەمبەرە ئەدەبێکی لەگەڵ عامەی خەڵکە فئێمە وەرە جارە ئیتیفاق بکەین لەسەر ئادابی عامەی خەڵک بۆی لەناو یەکا کاکە دینی ئێمەیە باسی ئەوەی کردووە کە ئیتەقوا اللعانەین کە لەسەر جادەکا کە دەست بە ئەو مەگەێنە شوێنی مروری خەڵکە دینی ئێمەیە کە وتوێتی ئیاکم والجلوس في الطرقات دانەنیشن لەسەر ڕێگاکانە چونکە ئەوە دینی ئێمەیە کاکە وەرە تۆش ديني ئێمە يفرمي إماطة الأذى عن الطريق أما هو آداب وأخلاقي جوانا دفرمو توش آداب وأخلاقي جوان بين سر ميز وسر ميزي گفتوگۆ حوار بزانە ئەگەر جوان بێ بڵین جوان نییە جا خوامان گرێ دەردی کورد دەڵێ وانە کاتێککە جوان بێ هەمووی لە جوانە کاتێککە ناشرین هەمووی لە ناشرینە ناشرین دیارە لا چونکە فطرەتی ئینسانە يولد المولود على الفطرة فأبواه يهودانه أو يمجسانه أو ينصرانه كواتا يولد المولود الأساس على الإسلام ببلغي أوي فرمي يهودانه ينصرانه يسلمانه تانية يسلمانه تانية كواتا أصل فطرة إسلام شيء أصل فطرة ولا سر يتخلق بأخلاق الله يتأدب بآداب الله عز وجل كوتمان أخوة كريمة توش كريم به كوتمان أخوة رحيمة توش برحم به كوتمان خوا مهربانة توج مهرتها به كوتمان خوا لطيفة توج لطيف به هوايا كوتمان إن الله جميل توج جميل به بۆ دائما لەیلە کەفە هاتیتە دەرەوە خۆ تەرتیب بکە خۆ مڕەتەب بکە ئەمە ئادابی ئیسلامە ئادابی ئیسلام هیچ کەسێ نییە ڕەفزی کاتەوە هی ئەبەدەن هی یەک کەس بێنە بڵێ خراپە هەرچی ئەم توالێت و دوو لە ڕووی جەناب و بیسەری بەڕێز توالێت و شوێنی دەست بە ئاوگەیاند و ئەمە هەمووی ئیسلام دایناوە کاکە ئەوسا خۆشتن لە دینی لە غەیری دینی ئێمە خۆ نەشتن بە تەقوا بووە کەسێ خۆی نەشوا زۆر بە تەقوا بوو دینی ئێمە ئەڵێ خوب شو الله بشور حمام الله غسل الجمعة واجب على كل محتلم ديني إما على دس بشو قبل الأكل وبعد الأكل حديثي في غمر عليه الصلاة والسلام فأمانة أم آدابانا بيش أوي لقى الخوايا ربطتك أبي إنسان كان وذات كان وروح كان جسريكي بر لأدب دروس كان لنيوان يكتريا أدب نبي ناتوانين ما ملابكين لقى يكتريا مامۆستایە لە زۆربەی وڵاتانی کە پێشتر بەشێک بوون لە سنووری جوگرافی ئیسلام دەوڵەتی ئیسلامی ئێستا ئیسلام وەکو سیستەم و دەوڵەتێ نەماوە بە کوردستانی خۆشمانەوە ئەرکی پەروەردەکردن و پەروەردەکردنی تاکێکی ئەدەبدار لە ئەستۆی کێدایە ئەوە زانیمان کە ئێستا زۆربەی خێزانەکان لەوەچێ بژێوی ژیان و سەرقاڵیان نەپەژێت سەریان کەوان بتوانن نەوەیەکی تەندروست پەروەردە بکەن بەڵێ لە ئەستۆی کەسێکە کە خۆی بە مەسئول بزانێ بەرامبەر خوا لە ئەستۆی کەسێکایە کە ئاەتی خوای خوێندی بێتەوە وەقیفوهم ئینەهم مەسئولون ئیتر ئەو مەسئولە لە هەر پلەپایەکا بێ لە هەر شوێن و مەکانێکا بێ ئەگەر مامۆستای ئاینیە ئەگەر خەتیبی جومعەیە ئەگەر ئیمامی مزگەوتە ئەگەر موفتیە ئەگەر مامۆستای قوتابخانەیە ئەگەر دکتۆر و طبیبە و لە عیادەکەیە ئەگەر محامیە بە ئەدەب و ئەخلاق لە محکەمەکەیە ئەگەر مهندیسە لە شوێنی دروستکردنەکەی و ئەمە نازان هەندسەی میعماریە و کارەبایە و نازان چی ئەمە مۆزەفە لە دائیرەکەیە هەمووی بەقەدەر ئەوەی کە خۆ بە مەسئولە زانی بەرامبەر ئەم ئادابە گەورانە ئەم ئەخلاقە عالیانە ئەبێ هەوڵ بی لەگەڵ مقابلە من رأى منكم ولا مسلمة من رأى منكم منكرا فليغيره بيده بابا بيده ئێمە نییە هی گەورەکانە هی خەلیفەی مسلمانانە هی ڕئیسی دەوڵەتە أي خو أتواني فإن لم يستطع فبلسانه فإن لم يستطع فبقلبه وذلك أضعف الإيمان خو لسانك أتواني كاكي جانا مباجني مباشرة أو بكا أما مؤيس الدعاء أو أما مشترك هيا وكوتم هم يسيدي وبيني ربو برادرك أما لفيسبوك وأما لنظام للتواصل الاجتماعي وأما مسائلنا أما هم أو من بي أجينك هيج حجيك نامين لا إخوة توبري والله درقتنا هاتم والله نمتواني بقدر خوت أتواني وأخوي تعالى أو نيلة أويا بقدر خود لا يكلف الله نفسا إلا ما آتاها لا يكلف الله نفسا إلا وسعها وسع شنية طاقة شنية بقدر طاقة خود هولبة لها مش وينك لهم إما أنا هرشي فردي أم كردستان يبي بملاي مزجود وشي بملاي مزجود إما أمانة يبي بمحاميك عادل أمانة يبي بمهندسك صادق طبيبك الرازقوي أمين كاتك طبيبك أفرتك أشتى بردسي أمين به أمانة يبي بموصايك
فعلا ڕێز لە قەڵەمەکەی بگرێ و فعلا مناڵ پەروەردەکا بۆ ئایندە بۆ مستەقبل. ئێمە ئەوە یعنی ئیسلام خۆ ناوێ هەرمووی بێ بە عالم هەمووی بێ بە مفتی بەڵکو ئەوێ هەر یەکە لە جێی خۆیەوە هەر یەکە لە زاویەکە بەقەدەر خۆی مەسئولیەتە بەرامبەر ئەم مەسئلە مهمە ئەم منظومە متەکاملەی کە ئیسلام باسی کردەوە کە مەسەلەی ئاداب و ئەخلاقە. مامۆستا چۆن بتوانین مرۆڤێکی خاوەن ئەدەب بناسینەوە یان پێوەری ئیسلام بۆ ناساندن و پێناسەکردنی مرۆڤێکی خاوەن ئەدەب چییە؟ رسول الله صلى الله عليه وسلم لحديثك صحيح مسند إمام أحمد والترمذي حديث عبد الله كريم مسعود رسول الله رجل رجانا فرمي استحيوا من الله حق الحياء جوان باش شرم كان الأخوة. عبد الله كريم مسعود فرمي نستحي كلنا نستحي من الله والحمد لله. هو شرم الأخوة كان والحمد لله أخوة فرمي ليس ذاك بابا أو نالم أو شرمنالم كلنا وخلقها معروفة. فرمي أي شيء شرمك كتب باسك حق الحياء رحم بقربان به. فرمي أن تحفظ الرأس وما وعى والبطن وما حوى وأن تذكر الموت والبلى للفظك والبلاء فمن فعل ذلك فقد استحيا من الله حق الحياء. فرميس أما يناونا الرأس وما وعى وعاء يعني منجل أم سرك وكو منجل لقلمية وفي غمر عليه الصلاة والسلام بيبارزة. شلون بيبارزين؟ أما عقلي تيايا موخي تيايا أما تشاوي تيايا نظري بيكي أما زماني تيايا يان قصي غيبتي بيكي يان حرامي بيكي أما جوي تيايا جوي لخراب أما منظومي سرا ببارزة لقل منظومي ورقو خواروا ما بس دامينا زياتر ولقمي حرامي نتشتا جستتوا نتشتا معيدتوا. رسول الله عليه الصلاة والسلام لحديث بخاري أفرميه من يضمن لي ما بين لحييه وما بين فخذيه ايش خوينرته بلحييه بكسر ضمن اضمن له الجنه. هج كسي لم دو بين نيوان دمو لقل دامينا حفظك ببارزه من زماني بهشتي بوكم ديك واتا بيوري بيغمر عليه الصلاه والسلام هج كسي خوي رزقارك لا اخلاقي لا روشتي نابجه لا اخلاقي خراب بچه برو اخلاقي باش اما بيروك اوه هج كسي كبين حرام خورنيو نزيكي نعوذ بالله زنا وساخته تشيتي والربا وحرام خواردن وقول برين ودز برين ونظري خراب ودرو دلسو غيبته. اما انسانك باشا بيوري بيغمر عليه الصلاه والسلام هج كسيك بيني خوي ابارزي لم شتانا اما كسيك ساق سليم فعلا بحياه لقاموسي بيغمر صلى الله عليه وسلم. اگر مروفيك خاوني او همو صفه جوانانه بلام ليك لا صفه كانت تيكوت بي خاوني او صفه تبع اي بما ادبكي خاوەندارەتی ئەدەبێکی ئەکەوێتە ژێر پرسیارە و یعنی وەگوڵی نامێنێ لە لای ئیسلام هیچ کەسێ فی سفر ناکات. هەمومان ئینسانێکین هەر تا مردن ئەبێ هەوڵ بین فێر بین. ئەگەر لە شتێکە نوقسانێکت هەبوو تۆ لە دەستێکا کەوتوی قەیچێکە کەی مشکلی ئیسا لە مەکتەب و لە زانکۆ و لە پەیمانگا و لەم مەسائلانە کە یەکێک ئەکەوێ دەرزەر چووە لە دەرسێکا کەوتۆ قەیچێکا خۆ دنیا بە قوڕ ناگیرێ دەوری دووهەمی هەیە جاری وایە دەوری سێهەمی هەیە جاری وا هەیە ئەمێنێتەوە بۆ ساڵی داهاتوو هەر دەرەچێت. ئەمەش ئەوەمان پێ ئەڵێ کە ئینسانەکان شەرت نییە یەک کوت لەبن لە چاکی یەک کوت لەبن لە پاکی نابێشتی وا چونکە هەمومان تاوان ئەکەین هەمووان مەعسیەت ئەکەین بەڵام ئەسڵ وایە لە کاتی تاوانەکەیە یەکسەر دان بین بە تاوانەکە بڵین مقەسیرین ئەگەڕینەوە بۆ لای پەروەردگار جەل جەلالوهو چونکە من لەو کاتەیە ئەڵێم خوایە لێم خۆش بە چونکە بێ ئەدەب بووم لەگەڵ تۆیە ئەبێ بەم نەفسەوە یەکسەر خوای تەعالا لێ خۆشە بێ خۆ خوای تەعالا من جاری کێش لەم ستۆدیۆ مبارەکە وتومە خوا ڕقی لە کەسی تاوانبار نییە ڕقی لە کەسێکە ئیعتراف بە غەڵەتی خۆیان نەنێ دوای ئەوەی تاوانی کرد بڵێ خوایە تاوانم کرد مقەسیرم هەموو گیانم عیبە من شەرمەزارم من هەرزەم ئاوا بڵێت خۆی تەعالا لێ خۆشە بێ وەکو باوکە ئادەم پیاوانە یەکسەر ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. تەواو ئەوە گەڕێتەوە بۆ مەنزومە ئەخلاقیە سابتەکەی کە خوا ئەیەوێت بەڵام ئەگەر کەسێک نەعوذ بالله سیارەیەک ستۆپی نەبێ سەودع مەکە کەواتە کەسێک ستۆپی نەبوو ستۆپەکە ئەم ئەدەبەیە ئەگەر ئینسانێک بەرەڵا بوو ستۆپی نەبوو ڕۆژی سەودع مەکەی ڕۆژی 100 جار خۆتەکەشی بە خەڵکە 100 جار دەمەقاڵە تووشە بێ 100 شەڕ تووشە بێ باوکو دایگیرە خۆن بەدەستەوە حاکم کاتی خۆی بەتە سەر دەی بڕۆ بۆ مەرکەزی شورتە اینجا زابط اینجا واستە اینجا محامی بۆ بگرە اینجا مختاری گەڕک فریاکەوە اینجا شایەت وەرن اینجا بڕۆ ئەمە خۆ خراپە کەواتە ئینسان منظومە کامیلەکە متەکامیلەکە ئەوەیە کە بگەڕینەوە سەری ئەگەر جارجار لادانی کاتی شەبێ کێشە نییە بەڵام بگەڕێنە سەری لە کەسێک
من کەسە ناسم بۆ نمونە نوێشکەرە الحەمدولله بەڵام جاریش بۆ عارەقی خواردۆتەوە خۆی ببنیوتووە ئەمە چیە خۆ زەربی فی ناکەی ئەمە وما كان ربك ليظلم أحدا خويت على ظلم لك زناك قابل بڵێ والله مادەم ئەمە معصیەتێکە تاوانێکە کەبیرەیەکە مفتاحیە مشڕێکە پێغەمبەر لە ئەبوو داوودا فەرمێ خەبر با بێت تۆ نەسیحەتیکە و ئامۆژگاری کەیت و بڵێ یەشتا کات لە بەردەم تایە و خێرافریای خۆتکەوە و تەوبە بکە و بگەڕێرەوە سەر مەنزومە متەکامیلە کە باسی ئاداب و ئەخلاقەکەین ئێمە. زۆر جار وا پێ دەگوترێ کە کەسی خاوەن ئەدەب ئەو کەسەیە کە گۆشەگیر بێت و خۆی لە گرفتەکانی کۆمەڵگەکەی بەدوور بگرێت ئایا ئەمە ڕاستە منزومەیە؟ ئەبەدەن ئێمە ئینسانی متەکامی ئێمە ئینسانی مؤدەبمانەوێت بێتە ناو ئیشەکانەوە ناو کارەکانەوە بێتە ناو مەیدانەوە ئێمە کەس بۆیە داوە بۆ ئەدەبەکەین بۆی ئێمە یعنی لە کاتی تیجارەتە لە کاتی ئیشکردنا ئەگەر شاگرد بووی مؤدەب بووی ئەگەر تاجر بووی ئەگەر نازانم دکتۆر بووی محتەرەم بی لە هەموو بۆ ئەوەی بێتە ناو مەیدان بۆ ئەوەی هەوڵ بین ئەو بێ یعنی دوو لە ڕووی جەنات و بیسەری بەڕێز ئەو کەسانەی کە بێشەرم و بێ حیا و بێ ئەدەب و بێ تەربیە و بێ پەروەردەن لا نین وردە سەیتەرەکەین بەسەر مەیدانە. کاتە چۆڵبوونی مەیدانی سیاست و بیناکردنی دەوڵەت خاڵیە لە ئەم کەسانە بۆیە ئەوە ڕەوشی وڵاتان وای لێهاتووە؟ ممکن یعنی جاری وا هەیە خۆی ئەدەب شتێکی گەورەیە یعنی هەندێک ئاداب هەیە بۆ نمونە هەمومان مجتەمەعین هەمومان تایە يعني شريكين هاو بشين بس هندي آدابي كهيا مثلا بجياوازي خلق جيبجي كاتو ياخذ جيبجي ناكا فممكن يعني يكي لو أنا كإنسان يكي لو خاله مهمانة أويك خلقك أم مسؤولانة لو أنا خلقك كان ينبلاو مهم نبيه خويني خلق ينبلاو مهم نبيه ذاته كان ينبلاو بناء إخوان بلاو مهم نبيه أما جورتين جريمة أما جورتين بأدبية جورتين بحرمتية هاتش كسي خويني خلقي لا مهم نبي هاتش كسي فرشي سور داخل بو خلقو خويني سور كابا دياري بو مالكان أما خرابة أما بلام ولا بو توقع كردنو ابتسامة و بيكنين همان هاو بشين بلام شتا جوركان لو أنا بو نمونة شوسان نوي خلق أما جورتين يعني خرابية أي كيتو لقى الخلقة مثلا فأما طبعا هم يتيك الله إنسان كالأخوات رساء كحسابي بو قيامة كل خوي بايك شو بيبلم إنسان بو توشي تاوانا به لبردوشت لقرآن بيوانا له يا داود إنا جعلناك خليفة في الأرض فاحكم بين الناس بالحق ولا تتبع الهوى فيضلك عن سبيل الله إن الذين يتبعون الهوى لهم عذاب شديد بما نسوا يوم الحساب لبرأوي قيامتي بيرتشي خواي بيرتشي تاوانك فهج كسي قيامتي لبير بيو خواي لبير بيو بزاني محكميك هيك قاضيك ناي خواي هميشه تاوان ناكا هميشه خوي توشي او نقبتيتي ناكا چونك ازانه دستي لو جريمه به هم بويا حتى عيسى پیغمبري خو من عليه الصلاه والسلام لبخاري فرمي هرج قتل الرو بدا لمسر ارزه بشيكي اچي بو قابل بشي لتاوانكي بشي لجرمكي بشي لعقاب سزاكي اچي بو قابل چونك يكم كسه سنتي قتلنا وتسر ارز فهج كسه أدبيك لآداب برزكان لا بدات بيخات أولاو أو نزاني حتى قيامة أو كسا شون الله صدقي جاري هذا عقابك جاري هي حتى قيامة خلق يان لعنتي بو أنيري يان قصي فيها يان جنيوي بو أنيري إن جاء لقيامة جاء يعني لعقاب وسزاي إخوان جاتي نابت درباز نابت فطبعا آداب أجيتها هرج سياسة اقتصاد عسكرية يعني سلكي أمنية أدبي تيانا به لا أصلي خوي در أجيت أبي هموش تكان أدبي تيابه هموش هرشي محكمة هين دائرية وزارة رئاسة هرشي تو إلي أم منظومة أخلاقية ليه لا تشت توشي يعني إلا توشي ظلم مستمع به نعوذ بالله جیاوازی هەیە لە نێوان ئەدەب لەلایەک و شەرم و حیا لەلایەکترەوە وەکو زاراوەیەکی یعنی زانایان ئەڵێن هەموو شەرم و حیایەک ئەدەبە بەڵام مەرج نییە هەموو ئەدەبێک شەرم و حیا بێ چونکە ئەدەب شتی زۆر لە خۆی ئەگرێ یەکێ لەوانەی کە لە خۆی ئەگرێ و لە ژێر سەقفی ئەدەبات جێبێتەوە شەرم و حیایە بەڵام ئێمە یعنی لە زاراوە وشە کە بەکارهێنین ئەدەبە ئەخلاقە حیا ئەمانە هەمووی تقریبا يك ما بس تياها يعني كاتك على إنسان بحيابه يعني بأدبه بلام أم آدابه يعني لهموش تيكا هي لهمو قجبنيكي أم سر أرزا لهمو قجبنيكي أم دينا باس كراو مثلا بونمون في غمر عليه الصلاة والسلام فيري هندي آداب مانكا كس أقل له آداب يكي لو أنا أفرمي
ليس منا من لم يجل كبيرنا ويرحم صغيرنا ويعرف لعالمنا حقه. لئيمة نية دوورە لە ئێمەوە لە بازنەی ئیسلامان نییە من و ئەو جێمان نابێتەوە بەیەکەوە کێ ئەی پێغەمبەری خوا سێ کەسە ئەفەرمێ ئەوەی کە احترام و تەقدیری گەورە ناگرێ ڕیسپی شەر نییە ڕیسپی 3 ساڵ لە خۆت گەورەتوێتەوە ڕێز و احترامی لێ بگری ئەمە لە دینی ئێمە هەیە لە شوێنی کان نییە بابزانی ئەو کاکەی کە ئێمەڵین کاکە فڵان کاکە گیان ئەمە بەس لەناو کوردەواریە هەیە خەڵکی نەوونی مەکەن دوای ئەوە دوو هەمیان ئەو کەسەی کە عطفی نییە میهری نییە سۆزی نییە ڕەحمی نییە بەرامبەر مناڵەکان رسول الله عليه الصلاة والسلام کاتێک کە مناڵەکان یەبینی کەمترین شت بیکردای لەگەڵ مناڵەکانە دەستێنا بەسەریانە بەڵام هەموو جارێ حەسەن و حوسێنی کچە زای ماچ کردووە صلى الله عليه وسلم اینجا سێهم شت ئەوەیە کە فەرمێ لم يعرف لعالمنا حقه ئەبێ هەمیشە عالم ئەو کەسەی کە عالم لە هەندێک لە شوڕاح ئەوەیە کە باسی ئەم ئاداب و ئەخلاق و بەها جوانانە ئەکات ئەبێ ئێمە بیخەینە سەر چونکە ئەوانە گلێنەی چاون و تاجی سەرن ئەوانە بیلبیلەی چاون شەرحی دوو هەمیان هەموو عالمێک هەموو وەریثێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم چونکە عالم ئەو کەسەیە کە لە جێی پێغەمبەرا دانیشتووە ئیمزا ئەکا لەلایەن خۆ پێغەمبەرەوە هەچ کەسێ ئیمزای کرد لەلایەن خۆ مفتی یعنی ئیمزاکردن بۆ عن الله بۆیە ابن القیم بەڕەحمەت بە کتێبێکی داناوە ناویناوە أعلام الموقعين عن رب العالمين ئەو عالمە گەورانەی کە ئیمزا ئەکەن عن الله رب العالمين حکمی باوکیشیان هەیە حکمی باوکی ژانەیە کەسێ ژنت بداتەیەم زانستێک فێرکاوەکو باوکە دوایە ئەکیدەی چۆن جاری وا هەیە باوک لەوانەیە بەقەدەر عالمێک بەقەدەر مامۆسایەکی ئاینی بەقەدەر مامۆسایەکی ئاینیش نەبێ مامۆسایەکی بە تەجربە ئیسفادە لێ نەکرد بێ لەو باوکە فەبێ هەمان ڕێزی هەبێ هەمان تەقدیری هەبێ هەمان حورمەتی هەبێ بۆیە حتا زانایان جیازیان ناوە تەقبیلی دەسی عالم یعنی ماچکردنی دەسی مامۆستای گەورە عالمی گەورە ئەڵام عالم بمعنى الكلمة ئەو عالمەی کە ڕەبانیە ئەوەی کە متەکاملە یعنی فئێمە ئەم ئادابانی پێغەمبەر باسی کرد عەلەیهی سەڵاتو وەسەلام بەس لە پێغەمبەرمان بیستووە صلى الله عليه پێش 1400 ساڵ لە بیئەیەکی بواد غير ذي زرع عند بيتك المحرم قورئانە فەرمێ بواد غير ذي زرع نەزرعەتی نە ئاو نە هەمووی چۆڵ بووە لەناو مجموعەی عەراب و مجموعەی عەرەبە ئەم باسی ئەم ئادابانەی کردووە رسول الله عليه الصلاة والسلام فەرمێ يسلم الماشي يسلم الراكب على القاعد والماشي على القاعد والقليل على الكثير أما أدبێکی گەورەیە ئەفەرمێ هەچ کەسێ لەناو سیارەیە بوو سەلام کا لەوەی کە ماشیە بە پێڕوا خۆ جاری وایە گەر لە منطقەیەکی شعبی ژابیت لە گەڕێکێکی احتیادیا بێ خۆتوانی سیارەکەیش لایت و دابەسیت و تەوقەیەکیش بکەیت و ماچ و موچێکیش بکەیت ئەفەرمێ ماشیش لەسەر قاعد سەلام بکات کاتێکە پیادە نییە ئەڕوا ئەوەی دانیشتووە سەلامی لێ بکە ئەمە ئەدەبێکی گەورەی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام والقلیل على الكثير کەم لە زۆر 4-5 دانیشتون دوو کەسە ڕۆنە بێ ئەوان سەلام بکەن ئەمە ئادابێکی گەورەی ئەم دینەیە خەڵکینە رسول الله عليه الصلاة والسلام کاتێک کە سەیری ئاوێنەی کردووە فەرمێتی اللهم كما حسنت خلقي فحسن خلقي خوایە چۆن شکل و شێوە و جوان کردووم جەستە من جوان کردووە ڕوخسار من جوان کردووە بەم تەرتیب و جوانیە من دروست کردووە خوایە ئەخلاقیشم جوان کرد پیغمبر صلى الله عليه وسلم همو رجل فرميتي اللهم اهدني لأحسن الأخلاق فإنه لا يهدي لأحسنها إلا أنت واصرف عني سيئها فإنه لا يصرف عني سيئها إلا أنت خواي هداية بدأ بو روشتي جوان هميشه روشتي جوان بنسيبك هميشه لقى روشتي جوان أبم رسول الله عليه الصلاة والسلام لقى أم كونها هموي بأدبه صلى الله عليه وسلم بقى لقى همو كونه همو سري مانجي بينيوا أوا سيريكي كردوه وبيكنينه وفرميتي اللهم أهله علينا باليمن والإيمان والسلامة والإسلام ربنا وربك الله هاتو تقصى كردن لقى أو مانجيا چونك جزء كلا إيما شوارده همو مانجا كأمان بيني وأي بينين أبي بأدب بين لقى لم أرزيا إذا زلزلت الأرض زلزالها وأخرجت الأرض أثقالها وقال الإنسان ما لها يومئذ تحدث أخبارها عائشة وتي أخبارها شيء يا رسول الله صلى الله عليه وسلم فروي أخبارها أويا ككسك خرابية كان لسر شوينك لم أرزا كلا قيامتها على ما خرابية لسر كردم كسك سجدي لسر ولا أو سجدي لسر بردم أو أرزا بي هول بين بأدب وبأخلاق بين لقلم أرزايا جاء وكوتم أخلاق جزءك عايدي خوايا جزءك عايدي بيغمبر جزءك عايدي خلقانا أوي عايدي رب العالمين جل جلاله أوي كإنسان حدود سمركاني خواي تعالى بزانه كوتي بلا كوتي نا بلا نا كوتي حلال بلا موجود كوتي حرام بلا يا كم كسم كدورك
كوتي ليربك ليبا كوتي ليبا ليبا أويه يعني حدود وسنور وحقوق إخوة تعالى بباريزين وكوشون فرمي احفظ الله يحفظك حفظ إخواك بو أو إخواش بتباريزي باشا من توبي اسمه بحفظ إخوايا بباريزين نخير سنركان إخوة باريزين بو أي باريز راو بين إيمش ما باريزه بو سنورك بو خومان دانين بو إنسان وكوت براسو شفاق سنكا براسو شفاق نروات ونيت بر الله نبي صوب داربه جزء عيدي بيغمبر صلى الله عليه وسلم يكم شد أو لا تقدموا بين يدي الله ورسوله هرش سنتك بيغمبر بيني بيك وجبجيك أو سيد الخلق وخاتم أنبياء أو أخير بيغمبران أو ختمي بيغمبراني بيه فهرشك يوتو أجر خود بأمتي أو بزاني أصل أو الرزة كدواي كبي أو الرزة نك من صلوات روجي هزار جا صلوات لدياري بيغمبر كم يكم كسي جملة لا يعني هيك لا حرام دسم هبيو لم لا ولولا دسم هبيو ما حمايب كم بو خلق بو سلطان وبو مسؤول فولة شاكتي بكمو بيلاي بو دابنيم وبنيتي أوي كم سود بينهم لا أما حاشا وكلا أبدا أما إيما لسيرتي بياو شاكاني إيما يا لبردم هارون لبردم أبو جعفر منصورة هاتو تناو أبو جعفر منصور كابرا وعزياو عالمك ولا قاتي راكي شابو قاتي يك راكي شابو أبو جعفر هذا قاتي جيلنا كيشا والله أبو جعفر هذا دانش بتشيشكو لسر تشوك ها دانش تقول وعزكي زور بلزته خوش بو والله هات درو كيسه باري بو ناروتي او بي بو ملايا بو مصايا او عزكي زور خوش بو ويستي بيكره ها كيسه كيا بحمايك بيبرو بابا بيبرو دوم جاروتي برو بيرو ولا امير المؤمنين الله والله هم سانوتي بين يرو بامير المؤمنين كبله ان الذي يمد رجليه لا يمد يديه او كسيك قاز راءك يا شيخ راء دس بان ناكاتوا ايما اولا كيو ولي قلت ولا رسول الله ولي قلت عليه الصلاه والسلام فادب لقل بيغمبرا اويك لا ترفعوا اصواتكم فوق صوت النبي دني خو قال لك بس سنتي بيغمبر عليه الصلاه والسلام سنتي بيغمبر ربنا كيتو هالرجا بو ما ندرش الرجا حديثك ما برد كيتو الرجا اياتكيش شرم حياه النبي جاريه رد يكاتو ام حديثانيه ولا بخاريانيه ولا مسلمانيه وامي بخاري مسلم يخاف يسيب نظره بخواك كوتونه تغلطه بابا بيب محترم بلا قال بيغمبر عليه الصلاه والسلام قال سنتي بيغمبر صلى الله عليه وسلم سيهم ادب او هيك لنا خلقيه لقال خلقيه بيكوا دراوسه لقال دراوسه والله لا يؤمن والله لا يؤمن والله لا يؤمن فرميان كي اي بيغمبر اخوا فرمي من لا يامن جاره بوائقه هاش كسيك جاركي دراوسيكي لشر سالم نبي رسول الله عليه الصلاه والسلام لصحيحين فرمي المسلم من سلم المسلمون من لسانه ويده للفظ فرمي المسلم من سلم الناس خلق نك مسلمان بس اما مسيحيه اما يهوديه اما مسلمانه اما فارسيه اما عجمه اما نازارمچيه هموي ابي سالم من زبان ودستمان او كاتا لنا خلقها اطواني دعوه بس تو اگر يك بارشه بي لا كتليك بي لا اجر ها كتليك بي لا خرافه شلون اطواني اصلاح بكيت يداويني بالذي هو داؤه بله لما وتي اجين ك ادب وروشتي جوان بله سيما وتايبدمندي دياري اسلاما بلام اتوين بلين خالي هاوبشو بيجينري همو اين اسمانيا كان ببي فرمودكي ابو ذر غفاريش بك 124000 پیغمبر هاتون ئەبینی ئەم 124000 پێغەمبەرە هەر هەمویان لە پیاوە زۆر بەڕێز و بە ئەدەبەکانی کۆمەڵگەی خۆیان بوون کەسێک نابینی لە پێغەمبەرێک ئەدەبی جوانتر و ڕەوشتی بەرزتر بوو بێ ئەم تایبەتمەندیە چییە ئەم سیفەتە چیە کە خوای گەورە کردوێتی بە کرۆک و خاڵی هاوبەشی نێوان هەموو ئاینە ئاسمانیەکان و پێغەمبەرانیش لەسەری ڕۆشتون جا من لە بیدایەتەوە وتم کتێبەکان بۆیە دابەزێنراون و پێغەمبەران بۆیە نێنراون بۆ ئەوەی ئێمە یەک پارچەبین بە کەسێکی مؤدەب وەکو پێغەمبەرەکە ئەو پێغەمبەرەی کە خوای تەعالا کردوێتی بە ڕەسوول کە 124000 هەیە وەکو ئەبوو ذەر لە نەسائیە بەڵام لە بابی ئەمانەتی عیلمی و حەدیثەکە ضەعیفە ئەو 124000 کە نێراون ئەوە هەڵبژاردەی ناو خەڵکن بە ئیعترافی خەڵک خۆی مەگەر ڕەسوول الله صلی الله عليه وسلم ناو نراوە صادق الأمین ئەو دوو لەقەبەی نەبوو بوو صلی الله عليه وسلم فئێمە پێویستمان بەوەیە کە ئەم ئادابانە و ئەم ئەخلاقانەی کە هەن وەکو وتم کە هەرچی کەسە ئەڵێ هەیە هەرچی کەسە ئەڵێ باشە ئەبێ بیگرینە خۆمان هەچ کەسێ خۆی بە باشە زانێ ئاو کاکە وەرە منصف بە دیراسەیە بکە لە سیرەی محەممەدا صلی الله عليه وسلم بزانە شتێکی خراپ بدۆزەرەوە پێمان بڵێ بێ زەحمەت ئادەی وەرە بزانە بە نەزەری ئەو
بنظري أو ألم أجينا بنظري من لسطاصد يك أو نبو قدم مثقال ذريك هلينية بيغمبر صلى الله عليه وسلم حتما هلا لباسي خويا ناكم چونکە ئەوە خلافە لە بینی زانایان ئایا و پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام معصیەتی هەبووە سەغائر و کەبائر مەسئلەیەکی خلافیە بەڵام لە ئادابە گشتیەکانە لە ئادابە ئینسانیەکانە لەو ئادابانەی کە ئینسان بەرزەکاتەوە ئینسان جوانەکات کە جوانکاریە بۆ ئینسان کە حدود و سنوور و یعنی دیوارێکە بۆ ئینسانەکان کە ئەی پارێزێ بزانە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام یەک دانەی هەیە ئەگەر هەی بێت بە نەزەری ئەو لە 199 ئەگەر دانەیەکی ژی هەبێ ئەدەی بێ زەحمەت پێمان بڵێ تەنانەت ئەدەب جوانی ئەم پێغەمبەرانەش پێغەمبەری خۆیان بە تایبەتی هێندە ڕۆچوە بەنێو ژیان و کەسایەتی و تەنانەت جلوبەرگ و هەڵس و کەوت و قسەکردنی هاوڵانیشە بۆ نمونە دەشتێکیەک دێتە مەدینەوە ئەڵێ یەخەی ئەبوو بەکر و عومەر دەگرێ ئەڵێ سڵاو لێ بە ئەی پێغەمبەر ئەی محەممەد ئەوانیش ڕێنمایی دەکەن بۆ لای محەممەد ینی مەبەستمەوەیە ئەبێ شوێنکەوتوانی پێغەمبەرانیش لە هەڵسوکەوت و ئەدەب و قسە و ڕەفتاریاندا هەروەکو پێغەمبەرەکانیان وابن هەر کەسێ ئیسا من عاجبایەتیم لێ هەموو کەسێک کاکەیەکی هەیە هەموو کەسێ شێخێکی هەیە هەموو کەسێ وەستایەکی هەیە هەموو کەسێ سەرگەورەیەکی اقتیدای پێ بکە باشە تۆ سەرگەورەیەکیە ئەڵێ محەممەد عەلەیهی سەڵاتو وسەلام ئێدە بۆ وەک محەممەد نەبین وەرە کاکە با یەکەم جار حەدیثی پێغەمبەر نەخوێنینەوە وەرە با سیرەتی پێغەمبەر بخوێنینەوە صلی الله عليه وسلم بزانین مامەڵەی چۆن بووە مامەڵەی چۆن بووە لە ماڵەوە لەگەڵ خێزانەکانی صلی الله عليه وسلم بزانین مامەڵەی چۆن لەگەڵ دراوسێکەیە لەگەڵ دراوسێ یەهودیەکەیە لەگەڵ دراوسەی ئومعەلا کە ئومعەلا دراوسەیەکی بۆ ئافرەتێ بوو تێوە دیار نییە ئومعەلا دیارە جارجارە هاتە بازار و سەرجادە و لای دەرگا تیان وەڵا نەخۆشە ئومعەلا وەڵا چوو بەلای ئومعەلا هینی کرد سەردانی کرد و نەخۆش بوو چکە سەردانی نەخۆش یەکێکە لە واجیبەکان ئەسڵ وایە فەوەرە بزانم مامەڵەی پێغەمبەر چۆن بووە صلی الله عليه وسلم ئافرەتێکی ئەعرابی مێردەکەی ئەمرێ مێردەکەی زۆر باش بووە هەرچی گەڕەکە معجەبی مێردەکەین تیان وڵا ئێمە زۆر معجەبی مێردەکەتین ئادەیت خوا صفەتی چۆن بوو بەڕەئی تۆ فەرمووی مێردەکە مەزانن چۆن بوو وتیان چۆن بوو فەرمووی سكيت ضحوكا إذا ولج سكيتا إذا خرج يسيكم بكردي ضحوكا إذا ولج سكيتا إذا خرج آكلا إذا وجد غير مسائل عما فقط أما ئافرەتێکی دەستقلیشاوم قسەی کردووە ئافرەتێکی دکتۆرە نەیکردووە دەستقلیشایەکی پیرێژنەوە قسەی کردووە تیان مێردەکە چۆن بووتی وەڵڵاهی مێردەکەم یەک وەزعی تایبەتی هەبوو کە ئەهاتە ژوورەوە دایم دەمە پێکەنین ضحوک کە ئەچووە دەرۆ سکیت بە بێدەنگی بۆی کەس ئیزعاج نەکا ئەگەر بیبینیایە خواردن هەیە خوارد ئەگەر نەبوایانەیە ئەو بۆ نیە ژنەکە خۆی زانێ ژنەکە ئەو بێنەرەوە باش نەکەش دێنێ حتمما آخر هیوا هەیە لە مجتەمەی ئێمە عەشیا ئیشێ ناکە کارێ ناکە کاسبێکی ناکە پڵاوی ژێ لە ژنی داماوە چێشتی لەگوێ بایکە فەقیرە داماوە ئەمە ئافرەتێک ئەم قسەی کردووە کە هەمیشە ئێمە اعتیزاز بە تاریخی ئێمەوەکەین کە سەدەها ئافرەتی وای تایە سەدەها ژنی وای تایە کورە دەک سەدەها هەزارای تایە کە ئاوا یعنی فعلا منصف بوون و معجب بوون بەو ئەخلاقا کە مێردەکەی لەگەڵ یا کردووە وەرە با ئێمەش کاکە ئاوا بینە ناویەکە وەرە با هەمومان ما ضرب رسول الله صلى الله عليه وسلم نا ئافرەت نە مناڵ نەعەبد نەک جاریە لە ژیانیان ضرب نەبووە لە ناموسیان ضرب نەبووە صلى الله عليه وسلم لە قاموس و کەتەلۆکیا لێدان نەبووە ئەنەسە فەرمێت 10 ساڵ لە خزمەتی پێغەمبەر بووم عەلەیهی سەڵاتو وسەلام نەیوت ئەنەس بۆ ئەو کرد بۆ ئەو نەکرد وەرە تۆش وابە وەرە تۆش ئەمە خۆ لە ئاسمان نییە دەست پیای نەگا ئەمە شتێکە لە نەفسی خۆتایە ئەبێ خۆمان پەروەردەکەین بۆیە هەندێک لە زانایان کاتێک کە تعریفی پێناسەی ئەدەبەکەن ئەفەرموون فێربوونە تعلم رياضة النفس ومحاسن الأخلاق ئەبێ ئەم نەفسە ریاضەی پێ بکەی ئەبێ وەرزشی پێ بکەی بۆی بگەی بەو شتە مهمانە ئەما تۆ لە پڕێ بە کوڕێ نابیت کاکە لە پڕێ نابی بە کەسێکی بە ئەخلاق بۆیە ئەبێ إذا ابن عطاء الله السكندري برحمة به أفرمي إذا أشرقت البداية أشرقت النهاية هاتش كسي قولك كيا هاتش كسي كي بدايتي محرق نبي نهايتي مشرق نابي هاتش كسي لبدايته ئازار نەکێشێ و هەوڵ نەدات و هیلاک نەبێ و لە ناڕەحەتیان نەبێ کە گەورە بوو ئیسراحەت ناکە تۆ بدەوێ ئەمە ئێمە بۆیە باسی ئەم مەسائلە ناکەین ئەمانەیە کەسێکی ساغ و سەلیم بێین لە ناو مجتەمەعەوە کە فعلا متمانەی پێ بەخشین فعلا دەستی بەرزکەینەوە وەکو چۆن لە حەدیث ضعیفەکە هاتووە هەر ئیستیشاری پێ یەکێ حەدیث ضعیف
پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام دەستی پیاوە زبرەکەی بینی فقبلها وفقلبها هەردوو ڕیوایەتەکە هەیە قبلها ماچی کرد قلبها باسی پیشانی سەحابەیدا یعنی ئاوا ئێمە ئەمانەوێ ئەم کەسانە ئاوا رسول الله و خوا و رسول الله و خەڵکەکەیش اعتیزازی پێوە بکەن. مامۆستاگیان کاتی بەرنامەکەم بەرەو تەواو نەچێت زۆر سپاسی بەڕێزەکەم بۆ ئامادەبوون دەستەکانە خۆش بینەرانی بەڕێز تا بە یەگەیشتنەوەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین هەر شاد و سەرکەوتوو بن. دەست خۆش بێ.